ماهاژە بۆ بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە وەزارەتی پەروەردە کۆمەڵێک خزمەتگوزاری ئەلکترۆنی ڕاگەیاندووە ئەمە بەستی ئەوەی کە کاروباری قوتابخانەکان و قوتابیان ئاسانتر بێ یارمەتی زیاتری مامۆستاکان بدە ئێمە لەسەرم بابەتە دەبەستین و دەیکەن بە تەوەری سەرەکی ئەمڕۆمان ئەبێگومان چونکە بابەتێکی زۆر گرنگە هەروەکو لە سەرتاژدا ئاماژەمان پێکرد لە کابینەی نوێمدا گرنگیدان بە کەرتی پەروەردەوە بە دیجیتالکردنی ئەم کەرتە کاری لە پێشینەی کارنامەی کابینەی نوێم بوو بۆیە ئەمڕۆ باس لەو هەوڵە گرنگە دەدەین باز لەو هەنگاوە گرنگە دەدەین کە وەزارتی پەروەردە نردوێتی بە جوهدی مامۆستایان و بە تایبەتیش وەزیری پەروەردە لەسەر هەموو ئەم بابەتانەی کە کردویانەوە هەکار پێشما بێت بەشێک لەو سیستەمە دیجیتالێکە لەبەردەست ئێمە هەیە خزمەتگوزاریە دیجیتالەکانی وەزارتی پەروەردە بەڵام لەوە گرنگترەوەیە کە ئێمە کەسێکی تایبەت شارەزا لە بوارەکە خۆی قسەمان بۆ بکە ئەویش بەڕێز زوهێر محەممەدە کە سەرۆکی لیژنەی سیستەمی ئی پەروەردەیە لە ستۆدیۆ میوانیەمەیە ئەمسا زوهێرم کاتت باشبیانی باش بەخێرات زۆر بەخێر بێ خۆشحاڵین بابەتەکە گرنگە و بابەتەکە پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ هەموو خێزانەکانێت چونکە لەگەڵ هەر خێزانێک قوتابی هەیە بێگومان پێمان خۆشە سەرەتا باز بکەی ئی پەروەردە ئەم پرۆژەیە چییە؟ زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە سیستەمی ئی پەروەردە سیستەمێکی دیجیتالیە چەندین بەش لە خۆ دەگری بەشی قوتابیان بەشی مامۆستایان و فەرمانبەران بەشی قوتابخانە بەشی موچە بەشی ژمێریاری و چەندین بەشی تر کە ئێستا یەکێک باسییان دەکەم ئەوەی ئێمە سەرەتا لە دەستپێکی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێکرا ئەو بەشانە بوو کە باسم کرد بەشی مامۆستایان هەموو زانیارێکی ورد و دریشت سەبارەت بە مامۆستایان لە ناو ئۆستەمە تۆمار دەکرێت کە زیاتر لە 150,000 مامۆستا وانە بێژ لە خۆ دەگرێت داتای ئەوەندە کەسە زیاتر لە 1,800,000 قوتابی بە ناوەندەکانی خوێندنی حکومی و ناحکومی زانیاریان لەوێت تۆمار کراوە هەروە هەموو زانیاریە دیجیتاڵیەکان سەبارەت بە قوتابخانەکان ئەوەی جێگەی باسە لە سەرەتای کابینەی نۆ ئەم سیستەمە پەیڕە و کرا لەسەر هەموو قوتابخانەکان ئێستا خۆشبەختانە زیاتر لە 11,000 بەکارهێنەرمان هەیە کە لە ناو قوتابخانەکان کار دەکەن و ڕۆژانە ئەو زانیاریانە تۆمار دەکەن جگە لەوەی ئەوەی پەڕەی پێدرا سیستەمی ئی خێزان کەوا سیستەمێکی دیجیتالیە چەندین ڕێنمایی دەداتە خێزان چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانیان و قوتابیان بکەن بە تایبەتی لە تەمەنە جیایەکان هەروەها سیستەمی ئی باڵەخانەمان هەیە کەوا پەیڕەو کرا سیستەمی ئی باڵەخانە هەموو زانیاریە ئەندازەیەکان لە خۆ دەگرێت ڕەفوو کە تایبەتە بە بینای قوتابخانەکان ئەو قوتابخانەی کە نۆژەن دەکرێتەوە ئەو قوتابخانەی کە دروست دەکرێتەوە ئەو قوتابخانەی کەوا پێویستی بە نۆژەن هەیە جگە لەوانە سیستەمی هەڵسەنگاندنی دەرەچیمان هەیە کەوا هەموو سەرپەرشتیاران ئێستا نازانم جەنابتان ئاگادارن یان نا لە کابینەی نۆ شێوازی هەڵسەنگاندنی قوتابخانە گۆڕا و 4 ئاست درا بە هەر قوتابخانەیەک ئیتر لێژنەیەکی سەرپەرشتیاری سەردانی قوتابخانەکان دەکەن و ئەو قوتابخانەیە هەڵدەسەنگێنن طبعاً ئەو سیستەمی هەڵسەنگاندنی دەرەچی سیستەمێکی زۆر نوێیە و شێوازێکی زۆر نوێیە کە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت ئەو سیستەمە هەموو زانیاریەکانی تۆمار دەکرێن ناو سیستەمی ئی پەروەردە نەک تۆمار دەکرێت بەڵکو هەموو زانیاریە پەیوەستەکان بە قوتابخانە دێتە بەردەم سەرپەرشتیار بە شێوازێکی باڵێن ئۆتۆ بە شێوازێکی ئۆتۆماتیکی جگە لەوانە سیستەمی هەڵسەنگاندنی مامۆستامان هەیە بۆ قوتابیان دایک و باوکان دەتوانن فیدباچی قوتابی خۆیان وەرگرن کە منداڵی خۆیان لە ناو قوتابخانەکان لە ڕێگەی سیستەمی ئی پەروەردەوە باشە مامۆستا بە سەردانیکردنی ئەم وێبسایتە هەموو ئەم خزمەت گوزاریانە بەردەستە؟ بەڵێ وەبسایتەکە بە ناوی چیە خۆت ڕایگەێنی لێرەوە پێمان www.eParwarda.krd
زۆر باشە ئەمە ناوی وەبسایتەکەیە کە وەکو مامۆساوتی هەریەک لەو خزمەت گوزاریانەکە بەڵام پێویستە وشەی بەکارهێنەر و وشەی تێپەڕبوونت هەبێ بۆ مامۆستایان و قوتابیان واتە یوزەرنەیم و نەیمە هەبێت و پاسوۆرد بەڵام ئی خێزان بۆ هەموو خەڵکێکە و هەموو خەڵکێک دەتوانانی ئی ڕاهێنان کە دوونێ پەیڕەو کراوە جەنابی وەزیری پەروەردە ئیعلانی کرد کە سیستەمێکی وە شێوازێکی نوێ بۆ ڕاهێنان پێکردنی مامۆستایان پێشووتر ئەوەی ڕاهێنان دەکرا دەبایە هەموو مامۆستایەک با بڵێن 15 تا 20 مامۆستایەک لە ژوورە کۆ بکرێنەوە و ڕاهێنەرێک لە بوارە جیاجیایەکان ڕاهێنانیان پێ بکە ئێستا دەتوانین هەموو مامۆستایەکان لە ڕێگەی سیستەمی ئی پەروەردەوە و سیستەمی ئی ڕاهێنان کۆ بکرێتەوە بە ئۆنلاین و هەمویان دەتوانن بە وێنە و بە تێکست و بە دەنگ قسە لەگەل یەکتری بکەین یعنی بۆ نمونە مامۆستایەک لە زاخۆ دەتوانی سوود لە ئەزمموی مامۆستایەک لە پەروەردەی گشتی سلێمانی وەربگرێت کەواتە ئاڵوگۆڕی زانیاریەکان زۆر گرینگە کەوا پرۆسەیەکی زۆر نوێیە جگەلەوەی هەموو ئەو کەسانی کە ڕاهێنانیان پێدەکرێت دەتوانن پەیوەندی بە ڕاهێنەرەکەی خۆیان بکەن چۆنەڵی 24 لەسەر هەر پرسیارێک زۆر باشە مامۆستا ئەمە تایبەت بە قوتابیان زیاتر بوو بە خێوکەرانی قوتابی داکو بابانی قوتابی چه سوودێکی هەیە ئەم بە دیجیتالکردنە هەموو قوتابیەک زانیاریەکەی تۆمار کراوە ئەوە یەک دوو ئەو سیستەمە تەقلیدیە کەونا کە با بڵێن قوتابیەک لە قوتابخانەیەک دەگوازرێتەوە بۆ قوتابخانەیەکی تر ئەو سیستەمە تەقلیدیە کەونە نەماوە فای لە بن باغڵت بنێ و بڕۆی و ئەو لەو قوتابخانەیە بچی وەڕقەی قبول ئێستا نەخێر وەڕقەی قبولەکە دەینی هەموو زانیاری ئەو قوتابیە بە یەک کلیک لە قوتابخانەی ئەکس دەگوازێتەوە قوتابخانەی وای و هیچ کێشەی تێدا نییە و نەک بە زانیاریەکانی هەموو نمرەکانی شتێک هەیە پێدەگوترێت تۆماری گشتی ئەو قوتابیە و لە هەمووی گرنگتر مێژووی ئەو قوتابیە لە ناو سیستەم تۆمار کراوە کەواتە ڕۆژێک لە ڕۆژان لەو قوتابخانەیە بووە دوای ڕۆژێکی تر وازرێتەوە بۆ ئەوە بەخێوکار ئاسانکاریەکی زۆر دەبینی لە بەروەی پێویستی بەو فایلە نییە ئی خێزان وەکو باسم کرد بە خێوکاران بە خۆشحاڵیەوە ئێمە ئەعلانی دەکەین کەوا دەتوانن سەردانی پلاتفۆرمی ئی خێزان بکەن چەندین ڕێنمایی تێدایە بۆ وەرگرتنی بۆ مامەڵەکردن لەگەڵ منداڵەکانیان هەروەها ئی کتێبخانەمان هەیە هەموو خێزانێک دەتوانی هاندەر بێ بۆ مناڵەکەی خۆی بۆ ئەوەی کتێب بخوێنێتەوە لە هەمووی گرنگتر بەڕێز وەزیری پەروەردە دوونێ ئەو کتێبخانە ئیعلان کرا کە ئیعلان کرا هەر مامۆستایەک بۆ ئەوەی هام بدرێ مژدەیەکی باشی دایە بۆ ئەوی هام بدرێت کەوا کتێب بخوێنەوە ئەمە دەزانین کەوا کتێب سەرچاوی زانستە سەرچاوی بەرەو پێشکەوتنی هەر کۆمەڵگایەکە بۆ ئەوەی هاندەر بێ بۆ مامۆستایان دەتوانن ئەو مامۆستایی کەوا زۆرترین کتێب بخوێنێتەوە 5 میلیۆن دیناری بۆ تەرخان کرا بۆ یەکەم و 4 بۆ دووەم 3 میلیۆنیش بۆ سێیەم هەروەها قوتابیەکان دەتوانن ئاماژە بەوە بکەن لە ناو سیستەمەکە بەڕاستی سیستەمی ئی کتێبخانە سیستەمێکی زۆر جوانە نزیکەی 1000 کتێبی تایە ئەو وەبسایتانەوەی کە کتێبخانەکە هیچ ناو تێپەڕوشەی ناوێ واتە یوزەرنەیم و پاسوەرد دەوێت ئەزانی چۆنە سیستەمی ئی پەروەردە کە لە سەرەتای ئەم کابینەیە دروست کرا هەموو قوتابیەک هەموو مامۆستایەک یوزەرنێم و پاسوەردی خۆی هەیە خۆی پێی دراوە هاتوانێت پێی دراوە ئەمە من لێرە کردمەوە بەڵام لە بەرەوەی ئێمە بەشدار نین وەکو مامۆستا ناتوانین یوزەرنێم و پاسوەردمان نییەوەتە ئەومان نییە بەڵام بۆ کتێبەکە کە باست کرەمەوێت لە بیرم نەچێت بە چ پێوەرێک دیاریەکرێ ئەم مامۆستایە زۆرترین کتێبی خوێندۆتەوە چۆن خۆی سیستەمەکە سیستەمێکی دیجیتالیە و پێدەگوترێ ئی لایبرەری ینی کەواتە کتێبخانەیەکی ئەلکترۆنیە هەر مامۆستایە کە سەردانەکە ئەگەر هەر کتێبێک بکاتەوە و کۆتایی پێبینێ ئەوە ڕێژەکەی بۆ دیاری دەکەوێت هەنگاوی دووەم
ئێمە با بڵێن کە ئەو چێبەڕچەیە دانراوە لێژنەیەک سیستەم خۆی پێمان ئەڵێ ئاماژە بەوە دەکات مامۆستا فلان ئەوەندە کتێبەی خوێندوێتەوە لێژنەیەک لە وەزارەتی پەروەردە دانراوە چاپۆی کەوتنێک لەگە ئەو مامۆستایە دەکات بزانی تا چ ڕادەیەک لەم کتێبانە ینی گفتوگۆ لەسەر کتێبەکە گفتوگۆ لەسەر کتێبەکان دەکرێت زۆر باشە مامۆستا ئەم پرۆژانە ئەم داهێنانانە لە کوردستان هەمووی هەری گرنگە بە تایبەت نوێیە ئێمە کە دەیبینین ئەمە هاوردەکراوە یان بیرۆکەی خۆمانە کە ئێستا جێبەجێ دەکرێت دەتوانین بڵین هەردووکانە بەڵام خۆی لە وڵاتانی پێشکەوتوو سیستەمێکی ئەلکترۆنی هەیە پێدەگوترێ EMIS Educational Management Information System واتە سیستەمی بەکارهێنانی زانیاری پەروەردەیی کەوا سیستەمێکی زۆر گرنگە بۆ پلاندانان یارمەتی دەردەبێ بۆ ئەو کەسانەی کە بڕیاریان لەدەستە یعنی هەر بۆ نمونە تۆ ئەگەر بتوێ مامۆستایەک بگوازیە و لە قوتابخانەیەک بۆ قوتابخانەیەکی تر ئەبێ بزانی ئەو قوتابخانەی کە ئەو مامۆستایە داوای دەکا بۆ نمونە ئەگەر بیرکاری بێ چەند مامۆستای بیرکاری هەیە و ئایا پێویستی پێ یان پێویستی پێ نییە ئێستا ئەو سیستەمە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت مامۆستا کە داوای گواستنەوە دەکا هەموو پلاندانانی پەروەردەکان سەیری سیستەمی ئی پەروەردە دەکەن بێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت EMIS لە وڵاتە پێشکەوتووەکان هەیە ئەو سیستەمی ئی پەروەردە سیستەمێکی خۆماڵیە هەڵبەتە زانیاریەکان ئەگەر بێت و بە دیتێڵ بچینە ناو زانیاریەکان هەندێک زانیاری لێ پێکەچی بەڵام کاتی کۆڤید پەتای کۆڤید هیچ ئێمە نەمان بیستووە هیچ حکوومەتێک نەیتوانی 8,000 وانەی دیجیتالی کەوا مامۆستای زۆرە و زۆر با بڵێن باسی دەکا بۆ قوتابیان تەرخام بکە ئێمە هەیتمانە ناو سیستەمی ئی پەروەردە ئیوانەمان هەیە ئی کتێبخانە هەیە هەندێک وڵات هەیە کتێبخانەی ئەلکترۆنی بەکاردەینێ بەڵام ئێمەش وەکو وەزارەتی هاوردە نییە مەبەستم هەویش بێ هەر ئەم لەگەڵەوە داما هەر کارێکی باش لە هەر وڵاتەکە دەکرێت بەڵام بتوانی بە شێوازێکی جوان لە کوردستان جێبەجێ بکەین سوودی بۆ کۆمەڵگە بۆ قوتابیان هەبێ ئەزانی چۆنە هاوردەکردن تۆ هەڵبەتە ئەمڕۆ لە دنیای تەکنەلۆجیا و دنیای با بڵێن ذەکا ئیصطناعی تۆ سوود لە ئەزموونی وڵاتانی تر وەردەگری بەڵام هەر وڵاتێک تایبەتمەندی خۆی هەیە چۆن هەرێمی کوردستانیش تایبەتمەندی خۆی هەیە شتێک هەیە لە هەموو سیستەمێکی دیجیتالی بیان دیجیتالی نەبی پێدەگوترێ ئەداپشن کەواتە گونجاندن هەڵبەتە بە پێی شوێنی جوگرافی و کەڵچەری وڵاتەکەی ئەدەپشنی لە بۆ دەکەن ینی بە کورداندن ینی کورداندورانە باشە مامۆستا ئەم سیستەمە چڕوپڕە دیجیتالیە قورسە ئەم پرۆسە گرنگە چەنی پێچ و تا گەیانتان ئاستە کە بەڕاستی ئەگەر وەک خۆدوتە بچیتە ناو دیتێل سووردەکاریەکانیەوە ئەوەندە ورد و چڕوپڕەکە بۆ هەموو مامۆستایان و هەموو خێزانەکان زۆر زۆری پێچێەوە ماوەی چنێکە خەریکن ئێمە لە سەرەتا کابنەوە خەریکین لە 2019ەوە پێشووتر خەریک بووینە بەڵام وەکو پایلۆت فیس وەکو لە هەندێک شوێن جێبەجێکرا بەڵام لە کابینەینەوە کە کابینەینەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەیری کردکەوە پرۆژەیەکی زۆر گرنگە کوژمەی دارایی پێویستی بۆ تەرخان کرا و دەست بە جێبەجێکردنی کرا هەر بەتە بیدایەت زۆر قڕز بوو لەبەرەوەی قوتابخانەکان ئێمە سوپاسیان دەکەین سوپاسی بەکارهێنەرەکان دەکەین سوپاسی بەڕێوەبەرەکان دەکەین کەوا خەڵکانێکمان هەبوو بەڕێوەبەرمان هەبوو لە سەرەتا قوتابخانەمان هەبوو تەنها کۆمپیوتەریشیان نەبوو بەڵام زۆر یارمەتی دەربوون بۆ تۆمارکردنی زانیاریەکان ئێستا هەموو زانیاریەکان خۆشبەختانە تۆمار کراوە و لە ماوەیەکی نزیکی 6 تا فرەوان دەکرێت سیستەمی کەش هەیە هەکار ئیرەی نابی بە خوێندکاری ئێستا زۆر بەڕاستی مامۆستا من زۆر جار لەم ینی پڕ بەدڵ ئیرەیە بم کە بە خوێندکارانی ئێستا کە لە چ سیستمێکن هەم لە ڕووی مامۆستاوە هەم لە ڕووی وەزیری پەروەردەوە من بیرمە کە لەو تەمەنە ئەوەندە زۆریش نییە بەڵام هەر نەمەزانی وەزیری پەروەردە کێیە یعنی هەر نەمبینی بوو بەڕاستی نەمزانی بوو بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە لە ڕووی هیچ شتێک بە دڵنیاییەوە لە بیرتە ینی من و هاوڕێکم بێکەوە یەک
کتێبمان هەبوو بێگومان ئەمە زۆر زۆر داماوی بوو چەشتمانێ حەز دەکەم شتێک بۆ بەڕێستان ڕۆم کەمەوە بەڕێز وەزیری پەروەردە خۆی لەوانەیە بڵێم لە بەکارهێنەرێکی ئاسایی زۆر 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 شارەزاتە تەسەوڕ ناکەی کە چەند دەستە ناو دیتێل و هەموو دیتێل و هەموو تەفاسیلی هەموو سیستەمەکان دەزانی و ڕاستە و خۆ پەیوەندی بە ئێمە دەکات بۆ هەر گۆڕانکاریەک و بەردەوام خۆینە ناو سیستەمەکانەیە وەکو بەکارهێنەرێک خۆینە ناو سیستەمەکانە و هەر کێشەیە شەبی ڕاستە و خۆمان پەیوەندیمان پێ دەکات و بەردەوام بیرۆکەی نوێی هەیە بۆ بەرەو پێشبردننی ئەو سیستەمانە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس کە ئەم بەیانی لەگەڵ مامۆی مامۆستا زوهێر زیاتر دەسەردەم سێکتەرەکە بێگومان بە جوهدی هەموو لایەکتان بۆ هیوایان کە خوێندکارانی کوردستان بتوانن شان بەشانی هەر خوێندکاری وڵاتانی پێشکەوت و بەرەو پێشەوە بچن و بێبەش نەبن لە هەر پرۆسەیەک وەر پرۆگرامێکی دیجیتاڵی لە جیهانە سپاس بۆیەوە سپاس بۆ زۆر سپاس.